هەشتی ئایر ڕۆژی جیهانی تالاسیمیایە. لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش لە شاری سلێمانی کۆمەڵەی تالاسیمیا لە ڕێگەی داواکاریەکانیانەوە داوایان لە حکوومەت کرد ژیانێکی شایستە و باشتر بۆ نەخۆشانی تالاسیمیا دابین بکەن. بەپێی ئامارێک لە هەرێمی کوردستان زیاتر لە 3600 نەخۆشی تالاسیمیا هەیە و زیاتر لە 1300 توشبووی تالاسیمیا لە سنووری پارێزگای سلێمانیە. هەرچەند ڕۆژە کەمە بۆ گەاندنی چونکە توژوانی تالاسیمیا لە بارودۆخێکی خراپان لە ئێستاە ئەوەی کە ئێمە بیڵین باز لە باروگوزەران و دۆخی ژیانی توژوانی تالاسیمیاکەین چ لە ڕووی ئەو چارەسەرانی کە توژوانی تالاسیمیا پێویستیانە کە بەردەوام دەبێت وەری بگرن وە لەگەڵ ئەوەشدا توژوانی تالاسیمیا بەهۆی کاریگەری نەخۆشی تالاسیمیا تووشی گرفتی تری تەندروستی ئەبن کە دیسان ئەمەش دەبێتەوە بە سەرچاوێکی گرفت بۆ توژوانی تالاسیمیا لە کاتێکە هەر نەخۆشیی تالاسیمیا کە ماگانە ئەو چارەسەرانەی تایبەت بە تالاسیمیای پێویستە ئەگەر ماگانە بە بەردەوامی حکومت بۆشی دابینکە ئێشتا توژوانی تالاسیمیا هەندێکیان ماگانە 250 بۆ 300 دلار خەرجیان دەوێت کە بیدەن بە چارەسەری نەخۆشەکانی تریان. وەک ئەندامانی کۆمەڵەی تالاسیمیای سلێمانی وتیان نەخۆشانی تالاسیمیا پێویستیان بە بەزەیی نییە بەڵکو پێویستیان بە پشتیوانی هەموو لایەکە. هەشتی ئایر ڕۆژی جیهانی تالاسیمایە دیارە ئێمە وەکو لە جیاتی پیرۆزبایی و خۆشگوزەرانی لەو ڕۆژەیە بەڕاستی وەکو یادێک چەند لە ساڵانە ئەکرێتەوە بەداخەوە مالیاتواتنی دەسەر ئەو کاری کە ئێستا نەخۆشانی تالاسیما ساڵی یەک جار لەم یادەیە چەند خۆشگوزەرانیەکمان بۆ ئامادە ئەکرد چەند سەیرانێکمان بۆ دابینە کردیان لەو ڕۆژەیە ئەو نەخۆشانەیەکیانە بینیەوە بە خۆشحاڵیەوە چەند دیارەک و دەستکە دیارێکمان پێشکەش بۆ نەخۆشان ناکرد بەڵام بەداخەوە لەم ڕۆژەیە ئێستا وامان لێ هاتووە ئێستا بە یەک کۆنگرەی ڕۆژنەمەوانی بەڕاستی ئەو یادە ئەبینە سەر لە بە حکمی ئەو هەموو قەیران و کەم دەرامەتی وەسعی ژیان کە چەنەها قات لەسەر ئەم نەخۆشانە ئەرکی زۆر گرانە. ئەندامانی کۆمەڵەی تالاسیمیای سلێمانی لە ڕێگەی دروشمەکانیانەوە داوا دەکەن بۆ ڕێگریکردن لە زیادبوونی نەخۆشی تالاسیمیا پێویستە کوڕان و کچان پێش ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری پشکنینی تایبەت بە نەخۆشی تالاسیمیا ئەنجام بدەن تا ژیانێکی خۆش و نەوەیەکی تەندروستیان هەبێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.